بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين. عزیزان و خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خودای پەروەردگارتان لەسەر بێت. خۆشحاڵم کە جارێکی دیکە لە بەرنامەی بەرەو بەهەشت پێتان دەگەمەوە بۆ باسکردنی چەند کاروبارێکی دیکە و چەند ڕێگایەکی دیکە لەو ڕێگایانەی کە ئینسان بەرەو بەهەشت دەبن، بۆ ئومێدەی کە جێگەی ڕەزامەندی خودای پەروەردگار بن و پاشانیش ئێمە زیاتر هاندن بۆ ئەوەی دەست بەو کارانەوە بگرین کە بەرەو بەهەشتمان دەبن و دەمان بەنە بەهەشت. چونکە هەدەف لە باسکردنی ئەو شتانەدا ئەوەیە کە ئێمە سوورتر بین و هەروەها هانمان بدەن ئەو هۆکارانە بەدەستەوە بگرین کە بەرەو بەهەشتی پڕناز و نیعمەتی خودای پەروەردگارمان دەبن. یەکێکی کە لەو ڕێگایانەی کە ئینسان بەرەو بەهەشت دەبات بریتیە لە بەردەوامی ڕێگای مزگەوت و وابەستەبوون بە مزگەوتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا دەفەرمێ: ثلاثة كلهم ضامن على الله. سێ کەس هەن، ئەو سێ کەسانە زەمانەتیان لەسەر خودای پەروەردگارە و خوا خۆی زەمانەتیان دەکات. یەکێک لەو سێ کەسانە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم: ورجل راح إلى المسجد فهو ضامن على الله. ئەو کەسەی کە بەردەوامە لەسەر ڕێگای چوونە مزگەوت و وابەستەیە بە مزگەوتەوە دەچێتە مزگەوت، ئەو کەسەیە زەمانەتی لەسەر خوای پەروەردگارە. ئەگەر بمرێ ئەو کەسەیە فەیودخیلەه الجەنە. پێغەمبەر دەفەرمێ خودای پەروەردگار ئەو کەسە دەباتە بەهەشتەوە. ئەگەر بشگەڕێتەوە بۆ ماڵەوە لەو ڕێگایەدا، ئەو پێغەمبەر دەفەرمێ ئەو یەڕودەه بما نال من ئەجر وغەنیمە. ئەو کەسە دەگەڕێتەوە بۆ ماڵەکەی، بەڵام بەچی؟ بە دەستکەوت و غەنیمەتەوە، بە ئەجر و پاداشتەوە دەگەڕێتەوە بۆ ماڵەوە. لەو دوو حاڵەتەدایان دەگەڕێتەوە یاخود دەمرێت. ئەگەر بمرێت خوا دەیخاتە بەهەشت، ئەگەریش بگەڕێتەوە بۆ ماڵەوە خودای پەروەردگار ئەجر و پاداشتی دەداتەوە و هەروەها بە دەستکەوتەوە دەگەڕێتەوە بۆ ماڵەوە. عەبدوڵڵای کوڕی مەسعود فەرموویەتی: من صره أن يلقي الله غدا مسلما. هەر کەسێک کە دەیەوێت بە موسڵمانی بگاتەوە بە خودای پەروەردگاری خۆی، بە ئیمانەوە بگەڕێتەوە بۆ لای پەروەردگاری، فەلیحافظ على هؤلاء الصلوات. با پارێزگاری ئالە و نوێژانە بکە کە خوای پەروەردگار واجبی کردوون لەسەر ئینسان لە کاتێکدا کە بانگ دەکرێت بۆ ئەو نوێژەیە ڕێگای مزگەوت و چوونە مزگەوت بگرێتە بەر، پارێزگاریان لێ بکە. ئەو کەسە کاتێک کە دەگاتەوە بە خودای پەروەردگار بە موسڵمانی دەگاتەوە بە پەروەردگار. ئیمامی ئەوزاعی فەرموویەتی: پێنج شت هەیە کە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەری بوون و هەر کەسێکیش بیەوێ بە ڕێگای ئەواندا بڕوا دەبێت چاولەوان کات. یەکێک لەو پێنجانەی کە هاوڵانی پێغەمبەر بەردەوام بوون لەسەری بریتی بووە لە عیمارەة المەسجد، ئاوادانکردنەوەی مزگەوتەکان، یەکەم بەهۆی عیبادەت و خواپەرستیەوە، بەهۆی قورئان خوێندن و دەرس و دروسەوە، بەهۆی عیلمی شەرعیەوە، بەهۆی نوێژ و جەماعاتەوە، و دووهەمیان چ بەهۆی دروستکردنی مزگەوتەوە بێت. ئابە و دووشتە ئینسان مزگەوتەکان ئاوادان بکاتەوە. ئەوە یەکێکە لەوانەی کە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەردەوام مزگەوتەکانیان ئاوادان دەکردەوە. لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت: ثلاثة كلهم ضامن على الله. سێ کەس هەن کە زەمانەتیان لەسەر خودای پەروەردگارە. إن عاش رزق وكفية. ئەگەر ئەوانە بژیان، خودای پەروەردگار ڕزق و ڕۆزیان دەدات بەهۆی ئەوەی کە ئەو کارانە جێبەجێ دەکەن. وإن مات أدخله الله الجنة. ئەگەریش ئەو کەسانە بمرن، خودای پەروەردگار دەیان خاتە بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆیەوە. ئەنجا یەکێک لەو سەیانەی کە زەمانەتیان لەسەر خودای پەروەردگارە: ومن خرج إلى المسجد فهو ضامن على الله. هەر کەسێک کە
کە ڕێگای مزگەوت بگرێتە بەر زەمانەتی لەسەر خودای پەروەردگارە کە خوای پەروەردگار بیباتە بەهەشتەوە. أبي هريرة بمان دقارتوا كبيغمبر فرميتي صلى الله عليه وسلم ألا أدلكم على ما يمحو الله به الخطايا آيا أقدارتان كما بويك أو شتيك قناها كان إنسان دصريتوا ويرفع به الدرجات وهروها بلي إنسان برز دكاتوا أو تشيك كردوا كان إنسان بلي إنسان برز دكاتوا قناها كان لرج دكاتوا پێغەمبەر کاتێک کە هاوڵان فەرمویان بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێمان بڵێ پێغەمبەر فەرمووی ئیسباغ الوضوء على المەکاره یەکەمیان ئەو شتەی کە تاوانەکان ڕەش دەکاتەوە و پلەی ئینسان بەرز دەکاتەوە ڕۆیشتنە بەرەو هەڵگرتنی دەست نوێژە لە کاتێکدا کە سەرمایە و ناخۆشە و لەسەرت ناڕەحەتە. و دووهەمیان فەرمووی وەکەثرەة الخطى إلى المساجد هەنگاو هەڵهێنانە بەرەو مزگەوت گوناهەکانی ئینسان دەسڕێتەوە و هەروەها دەرەجە و پلەی ئینسان بەرز دەکاتەوە. و سەیەمیان فەرمووی وئینتیظار الصلاة بعد الصلاة و چاوەڕوانی کردنی نوێژ لە دوای نوێژ واتە چاوەڕوان کەی تاوەکو نوێژ دەبێت لە مزگەوت بی. ئەوەش یەکێکە لەو سێ شتانەی کە تاوانەکانی ئینسان دەسڕێتەوە و پلەی ئینسان بەرز دەکاتەوە. ئەو کەسەی کە بەردەوامە لەسەر مزگەوت و هەروەها لەسەر جەماعات خوای پەروەردگار بە قسمەتی دەکات بە مردنێکی زۆر چاک بمرێت. دکتۆر ئەیمن نمونەیەکمان بۆ دەگەڕێتەوە دەفەرمێت یەکێک لە زانایان لەوەی کە ئیجازەی قیراەتی لەلا وەرگرتووە دەفەرمێ عادەتی وابوو لە هیچ کاتێکدا نوێژی جەماعاتی نەدەفەوتە نە لە ماڵەوە نە لە سەفەر لە هیچ شوێنێک هەمیشە نوێژەکانی بە جەماعات دەکرد. خوای پەروەردگار کردێ قسمەتی لە کاتێکدا کە مرد لە سەعات 2 شەوەوە جلی مەلایەتی لەبەر بوو مەندیلی بەستە بوو لە شەو نوێژدا ڕۆحی بەرەو پەروەردگار بەرز بۆیەوە خوای پەروەردگار لە ڕێی فریشتەی گیانکێشانەوە گیانی دەکێشێت و ئەو مردنەی دەبێتە قسمەت بەهۆی ئەوەی کە بەردەوام هەمیشە نوێژی جەماعاتی دەکرد و هەردەم نوێژی جەماعاتی نەدەفەوتە. کەواتە یەکێک لە ڕێگاکانی چوونە بەهەشت و بەرەو بەهەشت چوون بریتیە لە وابەستەبوون بە مزگەوتەوە و هەموو شەوکردنی مزگەوت ئینسان بەرەو بەهەشتی خودای پەروەردگار دەبات. یەکێکی دیکە لەو ڕێگانەی کە ئینسان بەرەو بەهەشت دەبات بریتیە لە پارێزگاریکردن لە نوێژە فەرزەکان لە کاتەکان و هەروەها لە خودی نوێژەکە لە ڕوکوع و سجود و لەوەی کە لەناو نوێژدا دەکرێت ئینسان پارێزگاری لێ بکات ئەوەش مایە چوونە بەهەشتە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا دەفەرمێت من حافظ على الصلوات الخمس هەر کەسێک پارێزگاری لە 5 نوێژە فەرزەکان کات انزا ركوعهن وسجودهن ومواقتهن لشي لسوزدو ركوعي ولا كاتكي لكاتي خوي دابي كاتاخيري نكاد سوزدو ركوعكي ببلبل نباد بشوازك نيجين تشويني خوي آوان بيد يعني با ريكو بيكي بجواني وبا اطمئنانيته بكاد وهروها كاتكي لكاتي خوي دا او نجانب كاد بيشي وابك اول لان خوي پروردگار وفرس كرا ولا سري پیغمبر ده فرمی صلی الله علیه وسلم دخل الجنة او کسا دچیت بهشتوا و خوای گەورە دەیباتە بەهشتەوە یاخود فرمی وجبت له الجنة بەهشتی خدای پەروەردگاری بواجب دەبێت یاخود فرمووی ئاگر لەسەر ئەو کەسەی حرام دەبێت کە پارێزگاری لە نوێژە فەرزەکان دەکات. ثوبان بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فرمووی عليك بكثرة السجود ئامۆژگاریت دەکەم بەوەی کە زۆر سوز دەبەرە بۆ خدای پەروەردگار. بۆچی؟ چونکە پێغەمبەر فەرمووی فإنك لا تسجد لله سجدة ئەتۆ هەر سەجدەیەک بۆ خدای پەروەردگاری خۆت دەبەی إلا رفعك الله بها درجة خوای پەروەردگار پلەیەک لە لای خۆی بەرز دەکاتەوە و هەروەها گوناه و تاوانێکیشت لێ ڕەش دەکاتەوە بەهۆی ئەوەی کە سەجدەیەک بۆ خدای پەروەردگار دەبێت. یەک سەجدە گوناهێکت لێ ڕەش دەکاتەوە پلەیەکیشە لە لای پەروەردگارت بەرز دەکاتەوە. لە فەرمایشتێکی قودسیدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت خدای پەروەردگار فەرموویەتی إني فرضت على أمتك 5 صلوات ئەمن لەسەر ئومەتی تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم 5 نوێژم فەرز کردووە. ئەنجا فەرمووی وعاهدت عندي عهدا خوای پەروەردگار فەرموویەتی ئەمن عهد و پەیمانێکیشم لە لای خۆم داوە أنه من جاء يحافظ عليهن لوقتهن
هەر کەسێک پارێزگاری لەو 5 نوێژانە بکات لە کاتی خۆیدا بیان کات پێیانەوە پابند بێت لە ڕکوع و سجودیدا تەواو ئیطمینان وەربگرێت پارێزگاریان لێ بکا و بە ئاگا بێ لە نوێژەکەیدا ئەوە دەفەرمێ ئەدخەلتوه الجەنە خوای گەورە دەفەرمێت دەیخەمە ناو بەهەشتەوە بەڵام دەفەرمێ هەر کەسێک پارێزگاری لەو 5 نوێژە فەرزانە نەکات ئەوە هیچ عەهد و پەیمانێکی لە لای من نییە عەهد و پەیمانی خودای پەروەردگار 100% لە شوێنی خۆیدا دەگاتە جێ و هەروەها دێتە جێ و خلافی تێدا نییە دەی خوای پەروەردگار پەیمانی داوە بە هەر کەسێک پارێزگاری لەو 5 نوێژانە بکات خوای پەروەردگار بیباتە بەهەشتەوە و داخلی بەهەشتی کات هەر کەسێکیش پارێزگاریان لێ نەکات بێگومان هیچ عەهد و پەیمانێکی لە لای خوای پەروەردگار نییە ئەو کاتە ئینسان دەبێت تەنها گلەی لە خۆی بکات گلەی لە هیچ کەسێکی دیکە نەکات ڕەبیعەی کوڕی کەعبی ئەسلەمی بۆمان دەگێڕێتەوە کە گەنجێک بووە لە خزمەتی پێغەمبەردا بووە صلی الله عليه وسلم دەفەرمێ لە خزمەتی پێغەمبەردا بووم ئاوی دەستنوێژ و پێداویستیەکانی دەستنوێژم بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامادە دەکرد و بۆیم دەبرد خزمەتی پێغەمبەرم دەکرد صلی الله عليه وسلم دەفەرمێ ڕۆژێکیان پێغەمبەر فەرمووی داواکە داوایەک بکە بۆ ئەوەی بپاڕێمەوە لە خودای پەروەردگار بۆ داواکەم خوای گەورە ئەوەی داوایەت قبول کات دەفەرمێ دوای ئەوەی کە تۆزێک ڕادەوەستێ بیر دەکاتەوە ڕەبیعە دەفەرمێ ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم دەمەوێ ڕەفیقی تۆ بم لە بەهەشدا لەگەڵ تۆدا بم ئەو گەنجێ ئەوە هیوایەتیەتی لە گەنجیەتیەوە لەگەڵ پێغەمبەردا بێ صلی الله عليه وسلم کە لە دنیادا لە خزمەتیدایە ئیکتیفا ناکەبەوە بەڵکو لە قیامەتیش حەز دەکا کە لە خزمەتیدا بێت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی فأعني على نفسك بكثرة السجود دەیکەواتە ئەو هیوایەتە و ئەو داوایەت هەیە کە ڕەفیقی من بی لە بەهەشتێدا یارمەتیم بدە بەوەی کە زۆر سەزدە بۆ خودای پەروەردگار بەرە ئەو سەزدەیە مای ئەوەیە کە لەگەڵ مندا بی و ڕەفیقی من بی لە بەهەشتدا کەواتە سەزدەبردن و پابندبوون بە نوێژە فەرزەکانەوە بەردەوام بوون لەسەریان وا لە ئینسان دەکات کە نەک هەر پلەی بەرز بێتەوە ببێتە شیاوی ئەوەی کە ڕەفیقی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم لە بەهەشتێدا ئەو فەرمایشتەش پێمان دەڵێت هەر کەسێک دەیەوێت پلەی بەرز بێ لە ڕۆژی قیامەتێدا لە ناو بەهەشتدا ڕەفیقی پێغەمبەر بێ لەگەڵ پیاد چاکان بێت با پارێزگاری لەو نوێژانە بکە کە خۆی گەورە واجبی کردوون لەسەر ئینسانی ئیماندار ئەوە مایەی ئەوەیە کە ئەو کەسە لە ڕۆژی قیامەتێدا پلەی بەرز دەبێت لە ناو بەهەشتی پڕناز و نیعمەتی خودای پەروەردگاردا ئەنجا پابندبوون و بەردەوام بوون لەسەر نوێژە سونەتەکان یەکێکی دیکەیە لە ڕێگاکانی چوونە بەهەشت ئوم حەبیبە خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆمان باز دەکاو دەگەڕێتەوە کە دەفەرمێ پێغەمبەر فەرموویەتی ما من مسلم هەر ئینسانێکی ئیماندار يصلي لله كل يوم 12 ركعة تطوعا غير فريضة هەر کەسێک لە ڕۆژێکدا 12 ڕکعات سنەت بکات بێجگە لە نوێژە فەرزەکان کە 2 ڕکعات لە پێش نوێژی بەیانیەوە بکات 4 ڕکعات یاخود 2 ڕکعات لە پێش نوێژی نیۆڕۆ و 2 لە دوای نوێژی نیۆڕۆیە 2 ڕکعاتیش دوای مەغریب و 2شیان لە دوای عیشا ئەوانە لەسەری بەردەوام بێت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی إلا بنى الله له بيتا في الجنة إلا خدای پەروەردگار ماڵێک و بەیتێک و کۆشتێکی بۆ بنیاد دەنێت لە ناو بەهەشتێدا دەیباتە بەهەشتەوە مادام بەردەوامە لەسەر ئەو نوێژە سونەتانە کە 12 ڕکعاتە یاخود لە ڕیوایەتێکی دیکەدا هاتووە کە 10 ڕکعاتن لە دوای نوێژە فەرزەکان یاخود لە پێشیانەوە ئەو سونەتانە بکات پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم خوای پەروەردگار کۆشتێک و ماڵێکی لە ناو بەهەشتێدا بۆ بنیاد دەنێت و دەیباتە ناو ئەو بەهەشتەوە بۆیە ئوم حەبیبە دەفەرمێت و هەروەها عەمڕ و نوعمانیش دەفەرمون لە دوای ئەوەی کە گوێمان لەو فەرمایشتەی بووە بەردەوام بووین لەسەر ئەو نوێژە سونەتانە و ئەو نوێژە سونەتانەمان کردووە ئاراستەی ئەو فەرمایشتەش پێمان دەڵێ ئێمەش کاتێک کە گوێمان لێ دەبێت با پێیانەوە پابەند بین چونکە چۆن بۆ ئەوان مایە چوونە بەهەشت بوون بۆ ئێمەش بە هەمان شێواز ئەگەر بەردەوام بین لەسەر ڕێی ئەوان خوای پەروەردگار کۆشک و تەلارمان بۆ بنیاد دەنێت لە ناو بەهەشتەوە و پلەمان بەرز دەکاتەوە لە ناو بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆیدا دروستکردنی مزگەوت لە پێناوی خودای پەروەردگاردا یەکێکی دیکەیە لە ڕێگاکانی چوونە بەهەشت و بەرەو بەهەشت چوون هەروەکو پێغەمبەر دەفەرمێ من بەنا مەسجیدەن یوذکەڕ الله
هەر کەسێک مزگەوتێک بنیاد بنێ بۆ ئەوەی کە یادی خوای پەروەردگاری تێدا بکرێت، بۆ ئەوەی کە ناوی پەروەردگاری تێدا بەبەرز ڕابگیرێت. لە ڕیوایەتێکی دیکەدا دەفەرمێ کە مەبەستی ڕەزامەندی خدای پەروەردگار بێت، پێغەمبەر دەفەرمێ ئەو کەسەیە خدای پەروەردگاریش بەنە الله عز وجل له بەیتەن فی الجەنە، خوای پەروەردگاریش بەهۆی ئەوەی کە ئەو لە دنیادا ماڵێکی خوا بنیاد دەنێت، خوای گەورەش لە ڕۆژی قیامەتێدا لە ناو بەهەشتێدا ماڵێک بۆ ئەو کەسە بنیاد دەنێت و کۆشک و تەلارێکی خۆشی بەهەشت بەنسیب ئەو کەسەیە دەکات. ئەنجا دوو ڕکەعات نوێژی سنەت لە دوای هەر دەست نوێژێک وا دەکا ئینسان بەرەو بەهەشتی خدای پەروەردگار بەرێت. ئینسان زۆر بەکەمی تەماشا دەکات، بەڵام پاداشتێکی زۆر گەورەی هەیە بۆ ئینسانی ئیماندار. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت ما من أحد يتوضأ، هەر کەسێک دەست نوێژێکی بگرێت، فيحسن الوضوء، ئەو دەست نوێژەیە بە جوان و ڕێک و پێکی بگرێت، ويصلي ركعتين يقبل بقلبه، لە دوای ئەو دەست نوێژ گرتنەیە کاتێک کە دەست نوێژ دەگرێت بە جوانی و ڕێک و پێکی بە سنەت و فەرزەکانیەوە، ئەنجا لە دواییدا دوو ڕکەعات نوێژی سنەتی دەست نوێژ دەکات، ئەنجا بەدڵ ڕوو لە خدای پەروەردگاری خۆی دەکات. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إلا وجبت له الجنة، إلا ئەو کەسەیە بەهەشتی بۆ واجب دەبێت بەهۆی ئەوەی دەست نوێژێک دەگرێت و دوو ڕکەعات سنەتی دەست نوێژ لە دوای ئەو نوێژەیەوە دەکات. تەماشاکەن بەڕێزان، زۆر ئاسانە بەڵام پاداشتێکی چەند گەورەی هەیە. بیلال بمان دەگەڕێتەوە، دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی گوتم ئەوە بەچی وا پێشکەوتووی، ئەوە بەچی چوویە بەهەشتەوە، لە بەهەشتدا تۆم بینی، گوێم لە دەنگی نەعلەکانی تۆ بوو لە بەهەشتێدا، هۆکارەکەی چییە ئەی بیلال؟ یەکێک لەو هۆکارانە باز دەکات بیلال، دەفەرمێت ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ما أحدثت إلا توضأت وصليت ركعتين، هەر کاتێک کە زانی بم بێ دەست نوێژ ببووم ئیلا دەست نوێژێکم گرتووە، دوو ڕکەعات نوێژی سنەتم لە دوای ئەو دەست نوێژەیەوە کردووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بهذا، کەواتە ئەبەوە کە دەست نوێژت گرتووە هەموو کاتێک دەست نوێژت هەبووە، ئەنجا دوو ڕکەعات نوێژی سنەتی دەست نوێژیت بەدوادا کردووە، بەهۆی ئەوەوە تۆم بینی لە بەهەشت و گوێم لە نەعلەکانی، گوێم لە دەنگی نەعلەکانت بوو لە ناو بەهەشتێدا. یەکێک لە هۆکارەکان لە دوای ئیمان و ڕوکنەکانی ئیمان و ئیسلامەتی بریتیە ئالەوەی کە ئینسان هەمیشە دەست نوێژی هەبێت و هەروەها هەوڵدا لە دوای هەموو دەست نوێژێکیش دوو ڕکەعات نوێژی سنەتی بەدوودا بکات، ئەوەش ڕێگایەکی بەرەو بەهەشت چوونە. ئەنجا بانگدان بۆ ماوەی 12 ساڵ ئینسان ئەگەر بتوانێت ئەوەش ڕێگایەکی بەهەشت چوونە، بەرەو بەهەشت چوونە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت من أذن 12 سنة وجبت له الجنة، هەر کەسێک 12 ساڵ بانگ دات لە پێناوی خوای پەروەردگاردا بەبێ بەرامبەر خوای پەروەردگار بەهەشت بۆ ئەو کەسەیە واجب دەکات. ئەنجا وەڵام دانەوەی ئەو بانگەیەش کە ئینسان گوێی لێ دەبێت دیسانەوە ئینسان بەرەو بەهەشتی خدای پەروەردگار دەبات، وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ لە کاتێکدا کە بانگ بێژ بانگ دەدات ئینسان لە دوای دووبارە دەکاتەوە حي على الصلاة وحي على الفلاحش لا حول ولا قوة إلا بالله دەڵێت، ئەنجا ئەو کەسەیە لە دڵەوە ئەوە دەڵێت و وەڵامی بانگەکە دەداتەوە. پێغەمبەر دەفەرمێ ئەو کەسەش دەخەل الجەنە، خوای پەروەردگار دەیباتە ناو بەهەشتەوە و یەکێکی دیکەش لە ڕێگاکانی چوونە بەهەشت بریتیە لەوەی کە ئینسان وەڵامی بانگ بداتەوە. ئایەت الکورسی خوێندن لە دوای هەموو نوێژە فەرزێک ئینسان دەباتە بەهەشتەوە. تەماشاکەن پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ من قرأ آية الكرسي دبر كل صلاة مكتوبة، هەر کەسێک لە دوای هەموو نوێژێکی فەرز آية الكرسي بخوێنێت، پێغەمبەر دەفەرمێ لم يمنعه من دخول الجنة إلا أن يموت، هیچ شتێک ڕێگەی لە ناگرێت لەوەی کە بچێتە بەهەشتەوە تەنها ئەوە نەبێ کە بمرێت، واتە کاتێک کە مرد ڕێگری نییە لەوەی کە ئەو کەسە بچێتە بەهەشتەوە و خدای پەروەردگار بیباتە بەهەشتەوە. کۆتا هەمین شت کە باسی بکەین لەو ڕۆدا لەو ڕێگەیانەی کە بەرەو بەهەشتمان دەبەن بریتیە لە خۆشویستنی سوورەتی ئیخلاس بە تایبەت. بۆچی؟ چونکە تایبەت کراوە بۆ یەکتاپەرستی خوای گەورە، بۆ باسکردنی یەکتاپەرستی و یەکتایی خوای پەروەردگار تاکوتەنهایی، چونکە پاڵفتە کراوە و تەرخان کراوە بۆ یەکتاپەرستی خوای گەورە. هەر کەسێک ئەو سوورەتەی خۆش بوێت بە پێی فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو سوورەتە و خۆشەویستی ئەو سوورەتە دەیباتە بەهەشتەوە.
پیغمبر صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکدا کە ئیمامی بوخاری ڕیواەتی کردووە و ئەنەسی کوڕی مالێک بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێ پیاوێک هەبوو بەرنوێژی بۆ مسلمانان دەکرد لە کاتێکدا کە سوورەتێکی دەخوێند بە تایبەت بەڵام لە هەموو نوێژێک لە هەموو ڕەکعاتێکیشدا کە بەدەنگی دەخوێند سوورەتی ئیخلاسی دەخوێند لەو ڕەکعاتەیەدا دەفەرمێ پێمان گوت باشە بۆچی یان هەر ئەوە ناخوێنی یان هەر ئەوەی کە بە زیادەی خوێنی ئیکتیفای پێ ناکەی بۆچی سوورەتی ئیخلاسیش دەخوێنی لەگەڵ سوورەتێکی دیکەدا دەفەرمێ بە قسەی نەکردین تاوەکو چووینە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم لای پێغەمبەر کاتێک کە بانگی کرد و پێیوت بۆچی ئاوات کردووە لە وەڵامدا فەرمووی ئەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم ئەمن سوورەتی ئیخلاسم خۆش دەوێت دەی پێغەمبەر فەرمووی حبك إياها أدخلك الجنة دەی خۆشەویستیت بۆ ئەو سوورەتەیە دەتخاتە ناو بەهەشتوی پڕناز و نیعمەتی خودای پەروەردگارەوە پیاوێکی دیکە کە هەر ئەنەس بۆمان دەگەڕێتەوە فەرمووی ئەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم ئەمن سوورەتی ئیخلاسم خۆش دەوێت پێغەمبەر بەویشی فەرموو خۆشەویستیت بۆ سوورەتی ئیخلاس مایە ئەوەیە کە ئەو سوورەتە دەدباتە بەهەشتەوە بەڵام خۆشەویستی یعنی کارپێکردنی و یعنی ئەوەی کە ناوەڕۆکی ئەو سوورەتە داوامان لێ دەکا کە یەک تاپەرستیە ئینسان جێبەجێ بکات هەوڵدا کە خۆشی دەوێت کار بە ناوەڕۆکەکەشی بکات ئەوەش ئینسان بەرەو بەهەشتی پڕناز و نیعمەتی خودای پەروەردگار دەبات کەواتە لە دەرەنجامی کۆتایی ئەو بابەتەدا گەیشتینە ئەو نەتیجەی ئەو کەسەی کە دەوێت بچێتە بەهەشتەوە دەبێ بەڕاستی ئەو ڕێگایانە بگرێت کە ئینسان دەبەنە بەرەو بەهەشت دەبات ئەو کارانە بکا کە ئینسان دەبەنە بەهەشت چونکە بەڕاستی ئیمان و ئیسلامەتی و دەستخستنی بەهەشت بەهۆی کردەوە دەبێت و بەهۆی عمل و بەهۆی جێبەجێکردنەوە دەبێت نەک تەنها بەهۆی بەتەمابوون و خۆزگە و ئاواتەوە یاخود بەهۆی باسکردن بە زمانەوە یاخود بەهۆی ئەوەی کە ئینسان بڵێ من باش بووم مسلمان و ئاوە بەڵکو ڕێگای بەهەشت بریتیە لە کار و کردەوەی چاک و عملی صالح بریتیە لە ئیمان و ئیسلامەتی و بریتیە لە پابند بوون بەو کار و کردەوانەی کە ئینسان بەرەو بەهەشتی پڕناز و نیعمەتی خودای پەروەردگار دەبن خی گەورە ئێمەش بگەڕێ لەو جۆرە کەسانەی کە ئەو کارانە ئەنجام دەدەن کە ئینسان بەرەو بەهەشت دەبن خی پەروەردگاریش بە ڕەحم و بەزەی خۆی عاقیبەتمان خێرکا و بەرەو بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆیمان ببات تا جارێکی دیکە پێتان دەگەمەوە لە بەرنامەی بەرەو بەهەشت هەموو لایەکتان بەخوای پەروەردگار دەسپێرم وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته